زۆر بەڕوونی دیارە لە ئەنداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. ئەم کۆچەی ئێوە لە چیەوە هات کە هاتنە سلێمانی و چۆن پشتگیری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن؟ خودی ئەو عیلاقەتە زۆر کەونە، یعنی وەختێ خۆ ڕەحمەت لێ مام جەلال لەندەن دوسێ جا دیگە بۆ بیرێ من دانیشتبی ڕەحمەت لێ محیاغا پێکوە دانیشتبین. طبعا ساڵا 2008 بخۆ بۆ بێمە ئەس هەنارتم بۆ سلێمانیە ئەس ڕئیس وەفد بووم هاتم مفازاتێک چێ بۆ بەڵام من دەلاوان مەوزوع دابین سیاسیە نەگەهشتنە چ اتفاق 2008 2020 پەیوەندیەک هاتە یەکێتی هات و پێکوە دانیشتین و گەشتنە اتفاقێکی و ئەم هاتینە سلێمانی 2020.